مامۆسایەتگار ئەمڕۆ چی بە ئەم قوتابیاناڵن کە لە پۆلی 11 دەرچوون ئەچونە پۆلی 12. بە خێراتنی 1964 دەکەم. بەڕاستی پەیامی سەرەکی ئێمە ئەوەیە ئەم گەنجانەکەی تر پێ ئەگەن و ئەبن بە خاوەنی فکرە و ئایدیا و ژیانی خۆیان. ئێمە دەمانەوێت پێیان بڵین خاوەنی دیدگای خۆیان بن، خاوەنی ڕۆیای خۆیان بن، بتوانن ژیانێکی دووربینانە بۆ خۆیان دروست بکەن. لە ئێستاوە بتوانن وەک وڵاتە پێشکەوتوەکان بەڕاستی خاوەنی ئابووری خۆیان بن. ئێمە دەمانەیە پەیامێکیان پێ بڵین کە شەر نییە ئەوەی بوو بە دکتۆر هەر ئەو کەسە سەرکەوتووە، ئەکرێ وەرشەوانێکی سەرکەوتوو بێ، ئەبێ مامۆسای، ئەکرێ مامۆسایەکی کوردی سەرکەوتوو بێ، ئەکرێ مامۆسایەکی بیرکاری سەرکەوتوو بێ. ئێمە دەمانەوێت پێیان بڵین ئەو بەشەی خۆی ڕەغبەتی لێتی، ئەو بەشەی خۆی عاشقێتی بەڕاستی بۆی بچێت و بە عاشقەوە بە خۆشەویستی و ئیشی بۆ بکە بۆی لەو بەشە سەرکەوتوو بێ و بتوانێت ببێ بە کەسێکی سربەخۆ و ئازاد و کاریگەر لە کۆمەلگادا. مەرجە ئەوەی کە لە پۆلی 12 بوو خێڵی لە ئەوە بێ پزیشک یاخۆ بە ئەندازیاریە بە پارێزەر؟ بێگومان نەخێر، شەرنی ئەوەی کە چوە پۆلی 12 بەداخەوە زۆربەی ناوەندەکان بەس ئیش لەسەر یەکەمەکان و دووەمەکان و دەیەکەمەکانەکەن کە ئێمە زۆر لەگەڵ ئەوە نین بەڕاستی. ئەکرێ ئەو بەشە بێ کە بۆ خۆی حەزیلەتی، ئەکرێ و کەسەی پۆلی 12 بڕە دوای ببێ بە میکانێکی سەرکەوتوو، ئەکرێ بتوانێت ئوتێلێک بەڕێوە بەرێ، بتوانێت شێشخانەیەک بەرێ ببێ بە خاوەنی بزنسی خۆی بەڕاستی. ئێمە هانی گەنجان دەدەین کە بۆ ئاراسەیە بەڕاستی بیر بکەنەوە کار بکەن لە داهاتوودا.